دوای 5 ساڵ کارکردن لە 28 مەی لە شاری کۆپنهاگنی پایتەختی دانیمارک کتێبی کورد و ئەنتۆلۆژیای شعری نوێی کوردی چاپ دەکرێت کە شعری 49 شاعر لە هەر چوار پارچەی کوردستان و جۆرجیا و ئەرمینیای تێدایە. دارا کوردۆیە. ئەم کتێبە بە دووهەم ئەنتۆلۆژیا دێت لە زنجیرە شعری جیهانی هاوچەرخ. مەبەست لە زنجیرەکە ئەوەیە کە تێڕوانین و تێگەیشتنێکی فراوانتر بۆ کولتوری ئەمڕۆی ناوچەکە بەخرێتە ڕوو کە تەنها لە راپۆرتی شەڕ و قەیرانی میدیاکانەوە دەیناسین. ئامانج لە ئەنتۆلۆژیاکە ئەوەیە کە شعری هاوچەرخی کوردی لە هەفتاکانی سەدەی ڕابردووە تا ئەمڕۆ بەخرێتە ڕوو. ئەنتۆلۆژیاکە فرە زمانە بەشێکی دانیمارکی و بەشەکەی تری بە زمانی کوردیە.